Universitetslektorn, docent Hemin Koyî, anställdes genom beslut av rektor den 2 december 2003 att från den 1 januari i år vara professor i tektonik och geodynamik. Ja, han har varit en fantastisk, jag måste säga på personligt plan också, en fantastisk vän. Hemin havaleki delale. Yek ji baştirîn serokên beş e. Me gelek salan bi hevdire kar kiriye û sûda Hemin ji zanîngehê ra gelekî mezin e. Li gor amêra navnetewî ji bo jimartina çavkaniyan ISI. Lêkolîner nêrînên Hemin gelekî bikartînin. Hemin serokê Komîsyona Zanista Teknolojî ew komîsyona ku pereyan bo projeyên zanistê teknolojî dabeş dikin. Her wiha endamê Komîsyona Zanistê a Swêdê. Bi kurtayî, Hemin kesayeteke xwedî giranî di zanista geoloji û geofîzik de ye. Tekniska naturvetenskapliga forskningsrådet i Sverige har olika grupper som hanterar våra ansökningar och Hemin är ordförande då för den här gruppen som har geologi och geofysik, så att han är en väldigt viktig person för oss. Doktoraya min diyariye ji bo Kurdistanê. Ciwaniya Kurdistanê hîşt ku ez geolojiya hez bikim. Profesor Hemin Koyî gava ku doktoraya xwe çêkir di destpêka wê da ev hevokgehan nivîsan dibû jî hez kir ku bi vê hevokê programê dest pê bikin. Kak Hemin tu bixêr hatî Kurdistan TV. Zor spas. Em dixwînin dibêjit berpirsê beşê tectonic û geodynamics. û gelekî behsa solid earth geology dikin. Yani ji me re bi kurmancî bêje, yani ev çi kar e? Solid earth geology که وشیش انگلیزیه یا دستواژهش انگلیزیه معنای اوه که به کردی پیالین جیولوژیه ما یا زانستی زمیناسی ام زانستش لبرد کولتو لسترکچر کولتو لبرده پیکاتی برد چون درست بو بردانه آیا کنزاد تیاتی آیا تو این نوتی تیاب دوزینو آیا سودی هی و کاو بگیرد خوی خزانه او درست بکه و بمشیوه اما زانستی جیولوژیه Yani suda ku mirû ji vê zanistê werdegire wexta mirû bi pey neft û av û kenzê dike keve bi vî re gihan mirû dikare bike. بله اگر بتوی به شوێنە و تابگەڕێی بتوی بزانی ئاوی ژێرزەوی لە شوێ هەیە و لە شوێ نییە بتوی بزانی لە بواری بوومەلەرزەیە لە شوێنێ بکۆڵیتەوە بوومەلەرزە هەیە یان نییە پێویستت بە مرۆڤێکی جیۆلۆجی دەبێت چکە شارەزای بەردە و شارەزای ئەو پرۆسەسانەیە کە ڕۆیات لەو ناوچەیە. Kak Hemin gelek kes hene yani xwendinên cur bi cur da îcazê doktora hene. Lê her kesek ji wa doktorana nabête profesor. Helbet eger mirov bibe profesor divê hinek tiştê din me ra hebin. Li vî welatî divê me ra çi kiribe hetanî ku me ra hildibijêrin û karê profesor dibine mirov. هەرو که خۆت ئاماژەت پێەیە لە پێش ئەمرۆ بێ دکتۆرای کردبێ کۆمەڵی لە کۆینەوەی کردبێ پاش دکتۆراکە بە کۆمەڵی قۆناغا ڕوا مرۆڤ پێشەوێ بە پرۆفسۆر ئەو قۆناغانە هەمووی زوربیان وەکو ئیمتیحانەکرێ یەکێ لەو قۆناغاناوەیە کە ئەبێ بە پرۆفسۆر یاری دەدەر کە ئەویش هەڵسەنگانێکی تایبەتی خۆی هەیە ئەبێ بۆ ئەوەی بێ بە پرۆفسۆری ڕای دەدەر ئەبێ کۆمەڵی لە کۆینەوەت کردبێ ئەبێ پیشانت دابێ ئەتوانی سەرپەرشتی قوتابی دکتۆرا بکەی سەرپەرشتی قوتابی ماستێر بکەی ئەتوانی پرۆژەیەکی گەورە خۆت بەڕێوە بەری ئەم شتانەت هەبێ بۆی بێ پرۆفسۆر یاری دەر لە دوایەوە بەری بواری لە کۆینەوەکانە زۆر فراوانە بێ تۆڕێک لە پەیوەندی دروست دەکەی کۆمەڵی قوتابی زۆر لە بەردەستایە گروپێکی خۆتت دەیە کە لێ کۆینەوە لەگەڵ تۆواکە و لە کۆینەوەکانت زۆرن ئەو کاتە تاقیکردنەوەیکی تایبەتیەکرد یا هەڵسەنگانێکی تایبەتیەکرد لایەن چەند پرۆفسۆرێکی ئینتەرناشناڵیەوە ئەوان ئەگەر پێیان وایە کە تۆ شایانیەوەی ببی بە پرۆفسۆر هەڵسەنگانەکانیان بە سەرۆکایەتی زانکۆی ئێرە کە خۆی داوای هەڵسەنگانەکەی کردووە ئەو کاتە سەرۆکی زانکۆ بڕیاریان کە تۆ ئەوی بە پرۆفسۆر یان نا. Yani tiştê ez natêgihîştin divê mirov projeyekî zanistî dikare bê projeyek yan gelek projeyê zanistî serê xwe birêve bibe serbixwe û dikanê serdariya gelek xwendevanên doktora û majistêr jî bike.
باشە ئەگەر مرۆ بوو پرۆفیسۆر لەوی وڵاتی ئیجار چتش دەستمەران کەوێ معاشی مەرە پر دەبێ یانە ڕتبەکت نەسەر ملە مەرە ینی مەسەلە چییە؟ مرۆڤ کەوێ بە پرۆفسۆر لێرە ئەڵبەتە هەموو قۆناغێک کە پیاڕۆی دیارە موچەکە زیاکە بەڵام زیابوونی موچەکە بەڕاستیەوە نییە ینی شتێک نییە کە بڵێن ئەبێ بە دوو ئەوەنە یا ئەبێ ئەو نی ئەوەنە زیاکە بەڵکو شتێکی ڕەمزیە تا ڕادێک بەڵام هیچ مەدالیا و شتیواش نایان بە ناخەنە سەرشانت بەڵام کەی بە پرۆفسۆر لە ڕووی زانستیەوە ئازادترەبی ئەتوانی زۆر پرۆژە خۆت بیبێ بەڕێوە ئەتوانی لە زۆر شتیکە کە پەیوەندی بە لە کۆینەوەی خۆت و لە کۆینەوەی گروپەکەتەوە هەیە خۆت بڕیاربی ئەو شتە باشانەی هەیە شتێکی خراپیشی هەیە ئەوەیە کە کاتی ئیسراحەت نامێنێ 8 ساعتیش ناکەی بەڵکو 12 ساعتیشەکەی لە ڕۆژەکە کەوی بە پرۆفسۆر کاک هێمن مەسەلە ئەو وڵاتێکی کەپیتالیستە ینی شرکەتی مەزن کۆمپانیای مەزن gelekî gotina wan tê bihîstin ئەگەر کۆمپانیاک لجیەکی کۆمپانیاکی گەورە بڵێ وەڵا ئەو پرۆفسۆر هێمن گۆتارێک لە ئەو کۆڤاری زانستی نووسراوە ئەو گۆتەرەژی بە کەلکمان نایە باشە ئەوەی لە ئەو کاری دەری بینن شتی وا دەبێ مەبەستە دەوێت کۆمپانیایەک بە زانکۆ بڵێ لێرە لەبەرەوەی کە فڵان کەس پرۆفسۆرێک شتێکی نووسیوە ئێمە بەدڵمان نییە لای بن لەو شوێنی شتی وا مەحاڵە لە وڵاتە هیچ دەسەڵاتێک نییە دەسەڵاتی دەرەوەی زانکۆ بتوانە پرۆفسۆرێک لە شوێنی خۆی لابە پرۆفسۆر کە دامەزراوەکو پرۆفسۆری شتێکی زۆر گەورەی نەکرد بێ هەڵەیەکی زۆر گەورەی نەکرد بێ جایە لە ڕووی ئەخلاقیەوە یا لە ڕووی مادیەوە کە هەڵەیەکی گەورەی کرد بێ یان زانستی تەزویر کرد بێ شتێکی وای نەکرد بێ هیچ دەسەڵاتێک نییە بتوانێت پرۆفسۆر لە شوێنی خۆی لابە هیچ کۆمپانیایکی دەرەوە ناتوانێت دەست بخاتە کاروباری زانکۆ لێرە زۆر سەربەخۆیە میجی دخواست ینی ئەزبی خاڵێ باش ڕۆناهی بکەم ئەگەر برادەرێک ئاستەکە علمی باش بینێ ئاستەکە زانستی و ببێتە پرۆفسۆر ئەو تێ پاراستن ji ber ku karibê karê xwe zanistî xweş birêva bi rengekî azad birêva bibe ew tîtilê wî wî diparêze heta dawiya jiyanê de ji bo karibê karê xwe zanistî baş birêva bibe eger em werin ser lêkolînê cenabê te miheqeq te gelek lêkolînê ê balkêş di warê dinyayî da navnetewî kovarên zanistî ê zimanên cûr bi cûr dikiriye بحثا زمانان جبو من خوند gelek زمانان جزانی gelekî kêfa min hat yani divê te tiştîne zanistî gelekî balkêş nivîsan dibin heta tu gîştî vê asteya hanê dikarî hinekî ji me re behs bikî çi tiştê zanistî ê balkêş te nivîsan din من لە سەرەتایە کە دەستم کرد بە دکتۆراکەم زۆر بەرامەوە گرنگ بوو کە لێکۆڵینەوەکانم لەسەر چای زاگرۆس بێت کە لە ناوچەی خۆمەرە هەیە خۆشبەختانە و پرۆفسۆرەی کە لێرە ئیشێ کرد لەم زانکۆیە بۆ خۆی لە چای زاگرۆس لە بەشی ئێران کاری کرد بوو جا پێی خۆش بوو کە شتێکی وە قوتایبێک هەیە ئامادەیە و کارانە بکە لە کۆینەوەکانم لە سەرەتا لەسەر چای زاگرۆس بوو ئێستش لەسەر چای زاگرۆس کۆمەڵ لە کۆینەوەم هەیە هەر بەردەوام لەسەرەوەیش بکەم بەڵام بە شێوەیەکی گشتی لە کۆینەوەکانم دەربارەی سترەکچەر ینی پێکهاتە ئەو پێکهاتانەی کە لە بەردا دروستە بێ ئەبێ بەهۆیەوەی کە نەوت کۆبێتەوە یان ئاو کۆبێتەوە ویان بۆ مەرەزە دروست بێ هینەکەی من لە کۆینەوەکانی لەسەرەوەیە یەکێ لە کۆینەوەکانم دەربارەی شاردنەوەی خڵتەی ئەتۆمیە لە ناو ئەرزە کێشەیەکی گەورەی جیهانی بڵین پیشەسازی ئەمڕۆوەیە کە بنکەی ئەتۆمیان هەیە ئەو بنکە ئەتۆمیە کۆمەڵی خڵتەی ئەتۆمی دروست دەکات کە ئەو خڵتەیە ئەبێ لە شوێنێک بشارێتەوە ئەم خڵتەیە مشیع زۆر زیان بە مرۆڤ گەیەنە زیان بە ژینگا گەیەنە گەل دەرەوە بێ ئەیانەیە بیشارنەوە لە شوێنێک دایبنن باشترین شوێن کە دابرێەوەی لەژێر ئەرزادا بندێ چونکە ئەو کاتە هەم زیان بە ژینگە و بە خەڵکی ناگەیەنێ هەم دووریشە لە دەستی مرۆڤی ئەو مرۆڤانەی کە بیانوێست بۆ نمونە کاژی تۆریستی بکەن دەستیان ناگاتێ جایشە لە کۆینەوەکانمیان هەندێک لە کۆینەوەکانم دەربارەی شاردنەوەی خەڵتەی ئەتۆمیە لە ناو بەردی خوێیە یەکێ لە کۆینەوانم
دەربارەی بنکەیەکی ئاوایە لە ئەڵمانیا. هەڵبەتە کە لە کۆینەوەکەم کرد من بوو بە لە کۆینەوەکەم دەنگێکی زۆری یایەوە، چونکە لە ئەڵمانیا ڕۆژاوە تقریبا لە 75ەوە ئەوان خەریکی ئەو بوون لەو بنکایانە کۆڵیەوە لە قوڵی 960 مەتر شوێنێکیان دانابوو بۆی کە خەڵتە ئەتۆمەکەی تێ بکەن. بەڵام لە کۆینەوەکەی من پیشانیە کە ئەو شوێنە زۆر ناجێگیرە و لەوانەیە بێتەوەی کە خەڵتە ئەتۆمی بە ئاسانی بێتە سەر زەوی، ئەو کاتە زیان بە ژینگە و بە مرۆڤی ژێگەهێنێ. ئەو لە کۆینەوەم کە بڵاو کردەوە هەم لە ئەمریکاوە هەم لە ئەڵمانیاوە ڕۆژنامە پەیوەندیان پێوە کردم. ئەو دەستگایی کە بەو کارە هەڵەسا لە ئەڵمانیا داواتیان کردم کە بچم بۆ ئەڵمانیا بۆی کە شتەکەیان پیشان بم چۆن و چۆن نییە. منیش لێ پێشکەشم کرد بۆیان لە پێشا ویستیان باوەڕ نەکەن، بەڵام دوایی پیان وتیان هەم لە کۆینەوە بڵاو مەکەرەوە ئێمە ئامادەین لە ڕووی مادی و یارمەتیت بدەین بۆی کە پرۆژەکانت بەردەوام بێ قوتابی دکتۆرا بدەینەوە شتانە. هەڵبەتە من ڕازی نەبووم بەو شتانە، بەڵکو تارەکەم بڵاو کردەوە. ساڵێک دوایەوە تقریبا ساڵێک کەمتر دوایەوە تارەکەم بڵاو کردەوە. ئەو بنکەی کە لە ئەڵمانیا بە تەمامن خەڵتەی ئەتۆمی تیا بشارنەوە ڕاگیرە. ئێستەوە تقریبا 10 ساڵە ئەو بنکەیە ڕاگیراوە. ئیتر من ناڵێم هۆکەی ئەوەیە کە ئەو تارە کاریگەری هەبوو، بەڵام لەبەرەوەی کە دەنگیایەوە ڕۆژنامەی ئەڵمانی پەیوەندیان پێوە کردبوو، پارتی سۆزی ئەڵمانی پەیوەندیان پێوە کردم، من پێم وایە دەورێکی بچووکی هەبوو لەو مەسەلەیە. ئەزانم ئەندامێک gelek کوڤارê zanistî jî rêdaksiyonê wan de kar dikî gotarê xwe zanistî di wa kovaran da belav dikî. Eger em vegerin rewşa zanistê li van welatê gelek pêşketî û rewşa wê li welatê me paşketî Kurdistanî jî yek ji wa welatan ji me re herî girîng Kurdistan e. Yani çi şert pêwîst gelek yani doktor û kesên zanistê li Kurdistanê jî gelek însanê zîrek hene lê belkî rewşa wan ne baş e wek yani di warê zanistî da yani amêre nav destê wan da temamî tin hene. Yani internet belkî li gelek ciyan şevro nebe yan pasporta wan nehêle ku karibin herin Taywan yan herin New Zealand di hindir di rojan da kêşeyên vîza hene. Kovarên elmî ê zanistî zû zû nagihên destê wan ku xwe update bikin em bêjin. Yani çi rewş gerek e ku asteya zanistî li nav mamosteyên Kurdistanê mamosteyên zankol Kurdistanê baştir bibe. ئەو پرسیارەی کە جەنابێکی بەڕاستی زۆر کەس کردوێتی و هەندێک کۆبوونەوە هەبوو دەربارەیەوە. پرۆفسۆر دلاوەر علادین کە ئێستا وەزیری خوێنی باڵایە لە هەرێمی کوردستان کۆبوونەوەیکی کرد کە نوێنەری هەموو زانکۆکانی کوردستانی داوات کردبوو بۆ نۆتینگهام. جا منیشی داوات کرد بۆ چوین بۆوێ لەوێ دەربارەی ئەم مەسەلەیە قسەکرا کە چۆن وا بکەین ئاسی زانستی زانکۆکانی کوردستانیش بێتە بەرز بێتەوە بەگاتە ئاسی زانکۆ ئینتەرناشناڵەکانی بڵین ئەوروپی یان ئەمریکی. ئەمە پرۆسەیە کە کاتی ئەوێ بەڕاستی بە ڕۆژ و دوو ڕۆژ ئەمە ناکرێ، بەڵام من پێم وایە هەتاکو زووتر هەنگاو بنین درەنگە، چونکە ئەو پێشکەوتنی کە لە وڵاتانی دەرەوە هەیە زۆر خێراڕوە هەتا ئێمە خاو بڕۆین ئێمە جیاوازەکەمان گەورەترە بێ. جا وەڵام بە پرسیارەکەی تۆ چی بکرێ؟ پێم وایە زۆر شت لەبێ بکرێ. یەکەم شت ئەوەیە کە بێ زانکۆکان بەڕاستی ئازاد بن لەوەی کە خۆیان بڕیار بن چێدا ئامەزرێن چێدا نامەزرێنن. هەچ کەسێک کە دامەزرێنێ لە زانکۆکانە لەسەر ئاستی زانستی بێنەک لەسەر ئاستی لەسەر بناغی هیچ شتێکی کە نەبێت. ڕێگە بێرێک کە ئێستا خۆشبەختانە ئەبینم کە کۆمەڵێ زەمالە لێراوە بە گەنجان قوتابیانی ماستێر کە ماسیران تاوا کردووە بێنێ دەرەوە دکتۆرا بکەن، ئەمانە کادیرن، کاری دروستەکەی نێمە کە بگەڕێنەوە سبەینێ لە زانکۆکانە دەوری خۆیان ببینین. کۆمەڵێک بربەست هەیە، کۆمەڵێک شت هەیە لە زانکۆکانە
کە ڕێگە ئەگرێ لەو پێشکەوتنی کە ئەمڕۆ هەیە پێویستە ئەو بربەستانە لابرێن بۆی کە زانکۆی کوردستان زانکانی کوردستان بتوانن ئازاد بن بتوانن پەیوەندی بگرن لەگەڵ زانکۆکانی دەرەوە کەم پێم وایە ئەوەشیان خاڵێکی زۆر گرنگە پەیوەندی گرتن لەگەڵ زانکۆکانی دەرەوە کارێکی باشە هەم مامۆستا و قوتابیەکان دەتوانن بێن بۆ زانکۆیەکی دەرەوە بۆی کە فێری هەندێک لەو تەکنیکانە بن کە لە دەرەوە کرێ لەوانەشە جارجار هەندێک مامۆستای دەرەوە ڕابکێشرێ بۆ زانکۆکانی کوردستان لەوێ لێکۆینەوان لەگەڵا بکە یان چەند کۆرسێک بێتەوە بە خەست و خۆڵی ئەمانە هەندێک لەو هەنگاوانن کە ئەندێن کە پێویستە بنن من دەبینم هەندێک لە هەنگاوانە ئەندێن ئێستا هیوادارم کە بەردەوام بێ هیوادارم کە هەنگاوی کەش بندێ کاکێ من جیکی دەخواند ئەندامێ ئەنجومەنا زانستە سوێدێ ji alî geologîske îndirşek ji alî Meheda Geologia Uppsala nûnertiya wan dikî dûr da û eger mirov endam bêj dûr de gelek pere dibin destê me re derbas dibin eger behsa pere dibe yekser gendelî tê bîre mirov û em nabêjin li vî welatî gendelî nîne lê yek ji wan welatê ku gendelî gelekî tê de kêm e çi tişt dihêle wekû endamê encumena zanistê rê li gendelî bigire ku ew perana herin cihê hanî pêwîst لێرە سیستەمێکی کراوە هەیە سیستەمێکی ڕوون و دیار هەیە کە ئەو پارەی تەرخان کراوە لە وەزارەتی خوێندنی باڵاوە بۆ ئەو ئەنجومەنە کە من سەرۆکایەتی ئەو ئەنجومەناکەم لە بەشی جیۆلۆجی و بەشی بڵێن زانستە زەویەکانە ئەو پارەی تەرخان کراوە کە ئێمە دابش بکەین بەسەر ئەو لە کۆڵڕوانەی کە ئەیانەوێ پرۆژیان هەیە یا داوای پرۆژاکەن هەر پرۆژەیە کاگاتە ئەو ئەنجومەنە سێ کەس پێچێتەوە بەبێ ئاگایان لە یەکتر بێەوە سێ کەسە هەر سێکیان بە شێوەی خۆیان هەڵیانە سنگیان دوای هەڵسەنگانەکانیە تۆ بەردەمی ئەنجومەنەکە ئەنجومەنەکە زۆر بە کراوەی و بەڕوونی بڕیارەیە لەسەر بناغی ئەو سێ هەڵسەنگانە ئایا ئەم پرۆژەیە شایانیەوەیە کە پاڵپشتی بکرێت لە ڕووی مادیەوە یان نە هەموو فلسێک لێرە هەڵبەتە فلس بەکار نایەن کڕۆن بەکارێن هەموو کڕۆنێک کە ئەرێ بە یەکێک بۆ نمونە یەکێک داوای 5 ملیۆن کڕۆنی کردووە ئەنجومەنەکە بڕیارەیە کە 3 ملیۆن کڕۆنی بنێ ئەوە هەمووی ئەنووسرێ شتەکە زۆر ڕوون و ئاشکرایە دواییش هەموو هەڵسەنگانەکان لەگەڵ هەموو بڕیارەکان لەسەر ئینتەرنێت ئەتوانێت چی بخەیتەوە کە سەر چ بناغەیەگە و بڕیارەراوە ئەو کەسێک کە پارەکەی وەرگرتووە هەڵسەنگانەکەی لە بەدەستایە لەسەر بناغی ئەمە تو ئەم پارێ دراوەتێ ئەبێ بەم شێوێش پارەکە خەرج بکەیت ئەگەر راپۆرتی ساڵەشمان بۆ بنێیتەوە کە ئەو پارێت چی هاتۆ چی نهاتوە ئەمە جۆرێک لە سیستەمێکە کە سیستەمەکە کراوەیە ڕوونە ئەگەر خوانەخواستا خەڵکی تیابە کە بیانوێ گەندەڵی بکەن یا پارەکە بە شێوەیەک کە بەکاربێنن ڕێگر هەیە سیستەمەکە ڕێیان لێگرێ ناتوان چکەوانە بێ ساڵانە جەرد بکەن ئەگە ساڵانە پیشانی بن پارەکەیان بۆچی بەکارهێناوە هەر شتێک لەو سنوورەیانە بوو ئەو کاتە لە کۆینەوان لەگەڵاکرێ کاکە هێمن gelek welatên dinyayê li welatê Ereban li Îranê em bêjin Çîn û Yapan û New Zealand Avustralya Kanada Amerîka û gelek welatên Ewropa yan tu beşdarî konferansan bûyî yan jî tu mamosteyê mîvan bûyî aynı di çarşoveya gendelî da û tu dayîn standin bi kulturê cida cida re kiriye tu şî vê meselê nebûyî yani wexta tilcîkî mamosteyê mêvanî her yani dawet û ew tiştê ji vî rengî ku mirov bandorê li ser mesela zanistî bike tu tûşî va tiştan bû yana خۆشبەختانە زۆر کەم تووشی شتیوا بووم بەڵام لە وڵاتێکی ئەوروپی نەبوو کە چوون بە حەقل لەوێ مەسرەفی حەقل لەسەر ئەوان بوو بەرەوەی کە من داوایان داوات کردبوو هەموو مەسرەفی حەقل لەسەر ئەوان بوو لە شوێنێک ماینەوە شەویشیان لە ئوتێل ڕۆژی دوایە ئەو مامەسایی کە داواتی کردبووم وەستێکی هێنا کە شتی زیایی لەسەر بوو گوتی ئەگەر ئیمزای بکەی کە ئێمە
یەک شەو نەماویتەوە بەڵکو چەند شەوێک ماوینەتەوە لەو ئوتێلە بۆی کە ئەو پارەیە وەربگرم من هەڵبەتە منیش پێم وتم بەداخەوە من ناتوانم کاری وا بکەم من ئەوە زانم ئێمە یەک شەو لێرە ماوینەتەوە تۆ داوا لەم دەکەی کە من ڕاستی نەڵێم هەڵبەت یەکسەر هین داوای لێبردنەوە شتانەی کرد بەڵام ئەو وای دانابوو کە من بڵێم زۆر ئاساییە ئیمزایەکەم بۆ تۆوانە بەڵام من بۆم ئیمزا نەکرد خۆشبەختانە پەیوەندی هینەکەشمان ئیتر لێوە بچرا پاشەوەی کە من هاتمەوە بۆێرە پەیوەندیمان نەبووەوە دیسانەوە ئەس بەگەرم تیایە زاگرۆس و پرسێن نەتەوی دەربارەوەی مەسەلێدا نەژمێژدا بەری 15-20 ساڵە ئەگەر من ناوێ کوردستان در ڕۆژنامەیەکی دەدی گەلێکی کێفەمە خۆشت بوو وەرە بەحسە کوردستانی کردنە یان بەحسە چیای زاگرۆس و دێرسمێکردنە هەلبژارتنە تا ji چیای زاگرۆسرا یعنی دیمنشونەکە نەتەوی تێدا هەبغەز بێژم جارێکی وەلی ناکۆکیەک ناوبێنێتە و کۆڤارێکی دەجی چی بووتکانی مەرە بەحس بکەشکێنەوە منۆکو لە سەرەتا وتم بەڕاستی بەنامەوە گرنگ بوو کە دکتۆراکەم هەر شتێ بکەم لە کۆنوێ بکەم بەشێکی لەسەر چای زاگرۆس بێت چکە لە کوردستان هەیە هەر بۆیەش کە دکتۆراکەم تاوا کرد پێشکەشم کرد بە چای زاگرۆس پێشکەشم کرد بگورە بە کوردستان چکە جوانی سروشتی کوردستان وایە من کە بەڕاستی کە جیۆلۆژیم خۆش بێ بەڵامەوە گرنگ بووە لە وتارەکانە وشەی کوردستان بنووسم کە توانی بێتم لێشی لە وتارەکانە باسی جۆرە سترەکچەرێکمە کرد جۆرە پێکهاتەیەکمە کرد کە لە بەشی خوارەوەی زاگرۆس زۆرە بەڵێن بەشی ئێران بەڵام من بانقەست نەخشەکەم وە ئەبێ نەخشەیەک پیشان بم کە بزانم ئەو پیشانی خوێنەری بم ئەو پێکهاتانی من باسیەکەم لەکوێیە جا نەخشەیەک پیشانەی لە وتارەکەیە ئەو نەخشەیە بانقەست درێژم کردەوە بەرەو ناوچەی کوردستانی خۆمان بەس بۆ ئەوەی کە بنووسم کوردستان لەوێ هەڵبەتە کوردستانەکەم کە نووسی و هەموو سنوورەکانی بڕی بوو دوایی کەوتارەکە قبول کرا لە ڕووی زانستیەوە سەرنووسەری گۆڤارەکە گۆڤارێکی ئەمریکی بوو داوای لە کردم کە ئەو نەخشەیە ئەو وشەی کوردستانی لێلا بم چکە ئەو وشەیە نییە ئەو وڵاتە نییە منی زۆر سوورم لەسەرەوەی کە ئەو وشەیە ئەبێ لەوێ بێت چونکە ئەم ناوچەیە پێوترێ کوردستان ڕاستە لە ڕسمی وڵات نییە دەوڵەت نییە بەڵام ئەو ناوچەیە کوردستان و کوردی تیاژی کۆمەڵی نامەمان ئاڵوگۆڕ کرد ئەوڵێ ئەیوت بیگۆڕە و منەمود لای نابم و ئەم شتانە هەڵبەتە ڕسک بووە من چکەم قوتابی دکتۆرا بوومە و کاتە ئەگەر بیوتایە لای نەبێ وتارەکە بڵاو ناکەمەوە من هەر لام نا برۆ کاتە وتارەکەم بڵاو نابوو لەوانەیە کاری کودای لەسەر دکتۆراکەم بەڵام خۆشبەختانە کابرا لۆجیک بوو بۆ تێگەیش کە لەگەڵ کوردێکی کە لە ڕەقا قساکە خۆشبەختانە کۆڵی یاو ئێستا وتارە بڵاو بۆتەوە بەو بەشەوە کە ئەو بەشەی نەخشەیە لە سەی نووسراوە کوردستان کاک هێمن تۆ بەرپرسیارێ بەشی و gelek biryar di deste de hene di warê zanistî û di warê praktîkê de jî te garîbû alîkariya xwendevanê Kurdistanê bikî bi rengekî wekû berpirsiyarê beş لە ڕووی مادیەوە هەر شتێک من بەرپرسیایی بەشم بەرپرسیایی مادی بەرپرسیایی زانستی بەرپرسیاری ئیداری بەشم هەموو ئەم شتانە بەبێەوەی کە من ڕام لەسەر نوێ بەڕاستی ناڕۆ ئەڵبەتە ئەمە بڕیاری دیکتاتۆری نیە بەڵکو کۆمیتەیەکە کە لەگەڵ دانیشتن باسییانەکەین شتەکان بەڵام وەکو سەرۆکی بەش قسەی من قورسی خۆی هەیە لە کۆبنەوەکانە من لە ڕووی مادیەوە ناتوانم هاوکاری نەک هەر قوتابێکی کوردستان بەڵکو قوتابێکی ئێرەش بکەم بەبێەوەی کە هۆی زانستی و هۆی گونجاو نەبێ بووی بەڵام لە زۆر ڕۆ نەتوانم هاوکاری زانکۆکانی کوردستان و قوتابی زانکۆکانی کوردستان بکەم بۆی کە پرۆژەیان لەگەڵا بکەمەوە بۆی کە گەر ویستیان بێن بۆ ئێرە بۆ دووسێ مانگ بتوانن لێرە هەندێک لەو ئامرانەی ئێمە بەکاربێنن ئەتوان بێن بۆ ئێرە ئەگەر بکرێ کرێی یەک دوو مانگیان بۆ بین بۆی کە بتوان لێرە بژین گویان ئەو پارەی کە وەریەگرین ئێمە هەچ کەسێک بێ بۆ ئێرە ئامرەکانمان بەکاربێنێ هەڵبەتە بەکرێ ئەوانە ئەبێ پارە بە لەوانەیە بتوانم ئاسانکاری بکەم بۆی کەوان پێویست نەکە وەکو مرۆڤێکی دەرەوە کاتوون هەموو پارەکە بن بەڵکو بەشێکی پارەکە بن یان هەڵی حاڵەتە
پارەکە بخەینە و پرۆژەیەکەوە کە ئەگەر پرۆژێ هاوبەشمان هەبێت لە ڕێی پرۆژەکەەوە پارەکە تەرخام کرێ. ئەتوانم هاوکاریان بکەم بۆەوەی کە پێیان بڵێم چ جۆرە کۆرسێکمان هەیە ئێمە لێرە بێن ئەو کۆرسانە بخوێن لێرە سوودمەندە من لەو شتانە وە پرۆژەی هاوبەشمان هەبێ وەکوەوەی کە من بۆ 4 ساڵە پرۆژەیەکم هەیە لەگەڵ زانکۆی سلێمانیە کە لە ئەنجومنی خوێندنی باڵای ئێرەوە ئەو پرۆژەیان هین کرد قبول کرد کە ساڵانە 100,000 کرۆنم ناردۆتەوە بۆ زانکۆی سلێمانی بەشی جیۆلۆجی لەوێ دوو قوتابی دکتۆرە کاریان لەسەر کردووە لەگەڵ کۆمەڵی مامۆستای بەشی جیۆلۆجیا کە پرۆژەکە لەسەر ناوچەی زاگرۆسە و تاکو ئێستا شکر پرۆژێکی باش دەرچوو هیوادارم لە داهاتووە بتوانین لەو کارانە زۆر بکەین ناوی زانکۆکانی کوردستان بخەینە تەنیشت زانکۆکانی ئەوروپیەوە بۆ خۆی لەوە شتێکی باشە. ئەتوانین ئەمەوا بکەین کە ڕوبەرێکی بچووک بکەین بەڵام بە وردی زیاتر کە لە 0 نابڵکو 0.1 ملیمەتر هینی هەبێ وردی هەبێ دقەتی هەبێ بڵێ. ئەڵبەتە ئەم 4 تیشکە تقریبا نزیکی ملیۆنێک خاڵ ئەخوێنەوە کە کاتی پێچێت تا کۆمپیوتەرەکە ئەم هەموو لە خاڵە وەرەگرێ و خاتە مێشتی خۆیەوە. ئەتوانین وەکو بە نوقتە بیان بینین کە چەند خاڵەوانە توانین بخولینەوە لە هەموو ڕێکۆ تەماشای بکەین. ئەمە مۆدەلێکی زۆر ئاسانە بۆی کە پیشانی بە چۆن مادەکان لە ناوەی زەویە چۆن ئەجوڵێن. ئێستامە دوو شلەمانەیەکیان چڕێکەکەی زۆرە ئەمە کە لە خوارەوەیان چڕێکەکەی کەمە و ڕەشە چڕەکەی کەمە بووە لەسەر زەردەکەوەیە ئەگەر ئێمە هەڵبژێڕینەوە ئێمە لێوە ئەوە سترەکچەرێک دروست بوو بەهۆیەوەی کە هەوامان هەیە بەڵام هەواشمان نەبێت تەماشاکەین ڕەشەکە وردە و چینە ڕەشە سترەکچەر دروستەکە بەرزە بێتەوە بۆ سەرەوە. ئەم پرۆسێسە لە ماوەی نیو سەعاتە بە تەواوەتی ڕۆیە و چینە ڕەشەکەیەتە ئێرە بەڵام لە سروشتە ئەم پرۆسێسە ڕۆیە بە خێرایەکی زۆر کەمتر لەوانەیە 10 ملیۆن ساڵی پێ بچی ئەم شتەکە لە ناوەی زەویە ڕۆیات. چەند پێ بچێ؟ لەوانەیە 10 ملیۆن ساڵی پێ بچێ ئەمە چەند تاقیگایەکی دیاریکراو هەیە لە جیهانە شتی وایەنتیا یەکیان لە ئەمریکا یەکیان لە کەنەدایە یەکیان لە فەڕەنسایە بەڵام کۆنترینیان ئەمەیە کە لە سویدە. کۆنترین لە دنیای ئەوە بەڵێ کۆنترین دانیان ئەمەیە کە یەکەم جار دروستکرا لەم تاقیگایە دروستکرا. gelek Kurdên welatperwer gava diçine welatên gurbetê welatperweriya xwe dixin tuyê xwe û xwe re dibin wan welatan. Yani gelek cara mirov çê welatekî berî her tiştî mirov dixwaze ji wan re bêje ez Kurdim û welatê min Kurdistan e. Ev tiştî herî girîng e li cem gelek biraderan. Wek ez zanim cenabê te salanê ku te li Texas kar dikir li Emerîka wekû mamoste te hinek çalakiyên vî rengî kiribin dikanî ji me re behs bikî. وەڵێ کاک ساڵا وەکو هەموو کوردێکی کە منیش بەڕاستی ئەو هەکبەیەم بەشانە ئەم کاتێنی بیسەلمێنم کە من کوردم کە تەکساسە ژیان تەکساس ویلایەتێکی گەرمە خەڵک تیشێر لەبەرەکە تیشێر پەیامی جیاوازی لەسەرە ناوی وڵاتەکەی ناوی ویلایەتەکەی لەسەرە شتێکیکەی لەسەرە وێنەیەکی لەسەرە منیش وتم با تیشێرە دروست بکەم کە ناوی کوردستانی لەسەر بێت لەسەر کۆمپیوتەرەکە شتێکم دروست کرد تیشێرتێکم دیزاین کرد و ڕەخراوێکم دروست کرد ڕەخراوێکی فەرمی بەس بۆی کە تیشێرتەکە ئاسانتر چاپ کرێ و مەسەفی کەمتر بێت دیترەوە بوو
تیشێرتەکەم لایەنێکی بەوەزە پیشانی خەڵکە هەر سەدانەیەکم بردو هەر یەکسەر نەما خەڵکی پێیان پێوەکردن بۆی تێیکیان بۆ بنێنێ من دانەیەکم لەو تیشەتانە بۆ بیلکلینتن کە ئەو کاتە هەڵبژێراوە بە سەرۆکیەمریکا لەگەڵ ئەو تیشەتیان هەمەیەکم بەناردبوو کە داوام لێکردبوو کە وا بکە هەرێمی کوردستان و کورد لە سایی حکومڕانیەوە ئارانی بەخۆی بینێ ئەوەنە هێشی نەکرێتە سەر بەتەویش من کە نامەکەم ناردبوو وەکو ڕێکخراوێکی کوردی نامەکەم بەناردبوو کوردستان ڤەلی ئەسۆسیێشن ئەو ڕێکخراوە فێرنەی کە دروستمان کردبوو ئەو وەڵامی یامەوە لە نامەکە ئەڵبەتە نامەکە ئەو باسی کوردستان نانووسێ هەر نایەمەی نووسی و بەڵام سوپاسی کردوم کە تیشێرتێکم بۆ ناردووە چکە پێویستی بە تیشێرتە بێ ئەو کابراایەکە کە وەرزش زۆرەکە من تیشێرتەم بەکارهێنا ناردم بۆ گەڤەرنەری بڵین سەرۆکی ویلایەتی تەکساس ناردم بۆ ماندێلا ناردم بۆ ئۆڵبرایت ناردم بۆ نەتەوەگرتوەکان هەموو شتێک کە شتێک بچێنم لە مێشتی ئەو کەسانەیە پێم وایە ئەمە شتێکی زۆر بچووکە ئەگەر ئێمە وەکو کورد زۆر کاری لۆبی بکەین کاری لۆبی تەنها ئەوە نییە کە لە سیاسەتمەدارەکانێکە وەکو ئێمە وەکو تاکیش دەتوانین شتانە بکەین من هەر بۆ لەسەر ئەو بەناوەیە کۆمەڵێک پۆستکارتم تۆمار کرد چاپ کرد کە پەیامێکی تایە پۆستکارتەکە پۆستکارتێکیان مناڵێکە ناوچەکانی کوردستان ناگریت لە پشتەکەی نووسیوم ئێمە هاوڕێمان نییە دۆستمان نییە دۆستەکانمان تەنها شاخکان تۆ ئەو هینە ئەو پۆستکارتە کە ئینەیی بۆ یەکێک پەیامێکی لەگەڵانێ پێم وابوو لە باتی پۆستکارتی ئاسایی بنێرین ئێمە بڵێن ئەوروپی بادانێکی کوردی بنێرین جا ئەم چارەکیانە بەڕای من زۆر پێویستێن لەسەر ئاتی تاکی بیکەین بەڵام گرنگە کە ئیکەین بە شێوەیەکی ڕێکخراو و بەجوانی دیکەین بۆی کە کاریگەری نێگەتیڤی نەبێت يعني أريد شخصية هم بيجن كسياتية زانستي رؤية كيدن كسياتية جنابته هي بلكي هالبسنا دنيفيسيني تشيروكي زاروكان إمنالان دنيفيسيني تشالكي تجور هنا كارين من بحث أبي خوش بكي تهنك تشتبو زاروكان نيفيسان بله من دو كورم هيا أمريان دريج بي زور سپاس دەکەم لەگەڵ ماڵاوێکی کوردستانە کوڕە گەورەکەم کە ئێستا 7 ساڵ نیوە ئەو کاتە ماڵ بوو دیاکۆ من زۆر مەلاوە گرنگ بوو کە کوردی باش بزانێ کوردی باش دەزانێ جا بۆی فێری شتەکانی بکەم شتی کوردی چاو چییە و دەم چییە و قش چییە و دەست چییە و ئەم شتانە بۆ هەرداوە بۆ نووسی لێرە سیستەمی سویدی وایە بۆ گۆرانی مناڵ فێری شتەکەن ماوەی لەمە پێش چەند ساڵەوە پێش ئەمەلیات بکرام ئەو لە ماڵە کەوتم دوومانێک ئەو دوومانە وتم ئەو پرۆژەیە بە درست با بگەێمە جێ خۆی سوود لەو کاتە بینم هەر ناو جێگا پاڵ نەکەوم ئەوێ ڕاستبێ دوو کتێبم نووسی دەربارەی بۆ مناڵانە دوو کتێبەکە لەو کتێبانایەتر باسی شتی ماڵانم کردووە بە زمانی مناڵ بۆم نووسیون لێرە هەندێک مامەستای زمان بینی هەنەرانە لە باخچەی ساوایان زۆریان بەدڵ بوو وتیان بۆچی هەر بڵاوی ناکەیتەوە وەکو کتێبوانە منیش بەڕاستی کە زانیم مامۆستاکان بەدڵیانە وتم کەواتە شتێکی خراپ نییە کۆمەڵێکم لە چاپ کرد لێرە دوایی پیشانی باوکممە کە لە کوردستانەژی ئەویش پیشانی دەستگای سمۆرەی هەبوو ئەوانیش پێیان جوان بوو ئێستا لە کوردستانی چاپ کراوە يعني سفارات أو واتي سيستمي پروردهي جنابتو خندنا بنجهي ونابندي ودانشجاهي لكردستان خندي وتهاتي في درجة السروي خندني أفاكر إيجاد سيستم كدن دا دولاتك أوروبي بيشكتي بحزار سال ديمقراطي وتشندن يعني اشترى بلكي جل ونهاجي جنابته بخمة مستوى يعني خندوان دكتوراه ماجستير بندستي تدهنا توانا فيردكي يعني مرو او دو سيستمان ده برهاب كولتورا ما
نبیجیم بس کردستان تانی یعنی روجلات نوراست تبده مرد دده برانبر اروپی gelek tiştê baş li vir hene gelek tiştê baş li welatê me hene ne her tişt li vir spî û reşe yanî dikarî bêjî yanî çi xalê mirokanê faydê jê bibînî tu bidî ber hewa her tiştê کاتی خۆی لە دیعایەکەم بینی تەلەڤیزیۆنا پیشاندا تەلەڤیزیۆنی سویدی ئافرەتێکە سچی هەیە کاسەکەی بەرز کردوتەوە سچی بەرامبەر بە کامێرەیەکە کامێرەکە وێنەی وڵاتی جیاوازی پیشانەیە کامێرەکە جا تێکستێر هێتە خوارەوە ئەڵێ هەر لە پسوچیەوە مناڵەکە دوالێ بکە کە بە کەلتوری جیاواز ئاشنا بێت ئەو مناڵە جایە لە سکای ئەڵبەتە ئەو دیعایە مەبەستیەوە بوو کە مرۆڤ گرنگە کە شارەزای کەلتوری کەش بێت من پێم وایە ئەمە شتێکی باشە ئێمە لە دوو سیستەمە سیستەمی کوردستانمان لەگەڵ خۆمانە هێناوە یا فێری ئەو سیستەمە بوون و لەژێ سیستەمێککە ئەمانەیە شتێکی تازە فێربوون ئەم دوو سیستەمە مرۆڤ لەسەر خۆی کەوتووە ئەگەر بێوێ لایەنە نێگەتیڤەکانی ئەم دوو سیستەمە وەربگرێ شتێکی نێگەتیڤ دروستەکە ئەگەر بشترێ لایەنە پۆزیتیڤەکانی ئەو دوو سیستەمە کاربێنی ئەتوانی شتی زۆر پۆزیتیڤ دروست بکەی بەڕاستی لە سیستەمی ئەمە گەرمی هەیە پەیوەندی کۆمەڵایەتی بەهێز هەیە بە شێوەیەکی ئێمە بتەنیەکەوەی بەڵام سیستەمی لەوانەیە ساردی هەیە سیستەمی ئێمە لە ڕوویەکەوە باش نییە ڕووی خوێنی باش نییە ئێمە مامۆستاکان فێرانە کردی کتێبێکی بەدەستەوە بوو هەموو ساڵێک هەموو قوتابەکانی 5-6 ساڵ لەسەرێک هەر ئەو کتێبەیە وتەوە شتێکی تازەی پێ نەبوو بەڵام سیستەمی ئێرەوانە سیستەمی ئێرە فێر دەکا کە خۆت بچی بە شوێن شتی تازە بگەڕێ شتی تازە بخۆیتەوە تازەترین بەرهەمی زانستی لە گواری خۆتە ئاگاد لێ بێت جام پێم وایە ئەمە شتێکی زۆر پۆزیتیڤە کە ئێمە سیستەمێکمان پێ بووە کە هاتووین بەڵام ئەو کاتە پۆزیتیڤە کە ئامادە بین لایەنە نێگەتیڤەکانی واز لێ بێنین لایەنە پۆزیتیڤەکانی لەوە خۆمان بێنین چونکە تۆ ناتوانی لە وڵاتێک بژی بە سیستەمی وڵاتێکیکە ئەوە مەحاڵە ئەو کاتە نە خۆت جێگەرە بێتەوە لەم وڵاتەیە نە خەڵکی لەوروبەریشت قبوڵ دەکەن چونکە ئەو سیستەمی کە تۆ پێتە ئەوان ئاشتانی پێ بەڵام ئەگەر تۆ بتوانی بەیەکیانە بچێنی سیستەمی ئێرە و سیستەمی ئێرە ئەوە شتێکی پۆزیتیڤ بکرێتەوە کاک هێمن gelekî spas ji bo te ku te ew dema xwe giranbiha ji me re veqetan ku em jî derfeta me çê bibe te bidin naskirin bi bînêrenê Kurdistan TV û ji alî xwe de jî em spasiya we dikin bi navê Kurdistan TV û her şavê bixtewar bin.